ئەمە تەماشا دەکەین بزانین داخوا ئەم وڵاتە بەچی ڕێک دەبێت ئەم وڵاتە بەچی چاک دەبێت ئەم خەڵکە بەچی قازانج دەکات با ئەمیش زەرێر بکەم چکەمە ئامانجمان یەکێ خەڵک قازانج بکە ئەوم شەریعەت و بەرنامەش خۆتان دەزانن یعنی کە مەقسەدی شەریعەت بۆچیە ینی شەریعەت بۆچی هاتووە کورتی و پوختەکەمێکە لتحقیق مصلحة العباد بۆ تحقیق و جێبەجێبوونی بەرژەوەندەکانی بەندەکانی خوا بەندەکان حتى نافرمي مسلمانەکانیش نافرمي مسلمینە مؤمنینە نەوەڵا بەندەکان بۆ ئێمە پێمان وایە ئەم وڵاتە بەم شێوەیە بەڕێوە ناچێت بەم شێوەی ئێستا بەم بەرتەوازەیە بەم پارچەیە وەکو باسم کرد ئەوە ئامانج و ئاواتی نەیارانی و ناحەزانی کوردە هاتووتە دی بەداخەوە بەڵام بەدەستی خۆمان هێناومانتە دی پێمان وایە بەم شێوەیە نە ئێمە دەتوانین ببینە خاوەنێکیان و قوارەیەکی ڕاستەقینە کە ئاواتی هەموو لایەکمانە و بەم شێوەیە ئێمە نەدەتوانین نیزام و سیستەمێکی دابمەزێن کە بنچینەی یەکەم بریتوە لە دادگەری و ئێمە بەم شێوەیە ئێستا ناتوانین ببینە خاوەن حکومەت و وڵاتێک کە بە پرەنسیب و مەبادیئەکانی حکومڕانێکی تەندروست بەڕێوە بچێت موسەساتی بێ یاساتیدا سەروەر بێ